اوه چالاکیات دوی هفت کت نوینا رویبری روشنبیری هنری از خود گل دزگاه هوا جسی روشنبیری هنری البغدا بری 2 سال پیشنگاه کمازن بجاری 104 هنرمند سراسری پارێزگە هندیان عراقی ملزاخ و ساز کرد ما بر بی پارج ام بکن لپار روشا کرونا دست نده افسال ما دلیو دید کودیسا کاری که هفت منابع لنا دیدار هوا جسیا و نکشان آزاد الوری بجاری 40 هنرمند پارێزگە هندیان عراقی 25 هنرمندش پارێزگە هندیان عراقی هاتین و 15 هنرمندش پارێزگە همای دوی که بجدار الویرت و نکشان که آزاد الویری شوی که زندی ده وین تابلت خالویر رسمت کردن پیش جاوید خلکه ما وەکو هونەرمەندت باژێرە خۆمەژی فەرزانیان بەشداریە بکەین گەل کوما هەواجس یا هونەرمەندت باژێرت عێراقێ بەشداریژی بدوو چالاکیەک سمبسیۆن ئەڤروکەت وێنەکەشانە پرادەلال چالاکیا دویژ سوباهی خدا حەز کرد وەکردنا پیشانگاها کە هەڤپشکە سەر ئاستێ باژێرت عێراقێ لەگەل هونەرمەندت زاخۆ لەم کارێلا پێم خۆشە تا لە ماڵە دانیشین و بێکاربین و فەقی چەست وەڵا خۆشمان لێ گوزەرێت و تر کارەکەین و قسە خۆشەکەین و وەڵا باش نییە لە ماڵە دانیشین چونکە هەر چەند نەفەر لە خانەوادا کارکە هێشتا خەرجەونە گرانە دەری نایەرێ حەزەکەم کارکەین و مە 2 ساڵی چەمن تێم کارانە پێم خۆشە و لە دەستشی ڕازیم زۆربەی هەرە زۆری و خەڵکە بۆ کارخانەی کەند و سعات حەوت بەیانی یەنە سەر کار تا 5 ئێوارە و ئەیکەنەوە ئێمە شوێنیارین بۆ ورمێ نەبوونی جێگەیەکی باش نەبوونی کارخانە نەبوونی پشگیری ئەو جۆرەشتانەیە تۆ بە باشترین کوالیتی و سەمەرەکەت تەحویڵی کەسانێکە دەی کە مەوادی خامی تۆ ئەبەن و پوڵی بێئەرزش ئەگەڕێتەوە بۆ جێگای ئەو مەوادە خامە کە ئەمە خۆی گەورەترین لەتمەیە بۆ ئەو شوێنەی کە داهاتی هەیە و مەوادی خامی لێچێت. Акция началась 1 июня в Санкт-Петербурге и закончится она 1 ноября в Хабаровске. Мы проедем 50 регионов. В каждом регионе будем ставить по одному дню в 3 городах. Цель акции – проинформировать людей о том, что такое ВИЧ-инфекция, по вопросам распространения ВИЧ-инфекции. Что тест будет в Инстаграме на ВДНХ сегодня. Приехала вот после работы. Я так увидела, что будет 15 минут примерно, но это не очень много по времени, и приехать очень быстро обследоваться, я думаю, можно.